لە تۆری دومی بەڕنامەی بەیانی باش کوردستاندا باز لە نرخی مریشک دەکەین لە ئێستادا بۆچی بەردەوام گۆڕانکاری لە نرخی مریشکدا دەکرێت بۆ کارەکەی بۆچی دەگەڕێتەوە بێگومان باز لە پاراستنی سامانی ئاشەڵ دەکەین ڕێگات چارەیەکان چین لە ئێستادا لە هەرێمی کوردستان چی بۆ ئەم بابەتە کراوە بێگومان ئێمە گفتگۆی ئەم بابەتە زیاتر دەکەین لەگەڵ کاک مۆفەق زایی کە پسپۆڕی سامانی ئاشەڵ بەشێکی ڕاستەخۆ لە ستودیۆ ئامادەی وەرزەکاری ئەم بابەتە بۆ ئێمە دەگوازێتەوە. بەیانی باش کاک مۆفەق بەخێرەتی کاک مۆفەق سپاس بۆی کە لەگەڵمانی سپاس دەستان خۆش بێ. ئەمێت دەستپێک ئێمە لەگەڵ ئەوەدا بەس لە پاراستنی سامانی ئاشەڵ دەکەین بەڵام نرخی مریشک بۆچی بەردەوام گۆڕانکاری بەسەردا دێت ینی بۆ بەردەوام گۆڕانکاری لە بەرزبوونەوە و نزمبوونەوەدا دەکرێت بەڵام لێسادا نرخەکەی بەرزە جاران بەرزبوونەوە و نزمبوونەوەیکی هەبوو بەس ئێستاوە بۆ ساڵ زیاتر هەر لە بەرزبوونەوە هەیە. بەرزبوونەوەکە بە شێوەیەکی گشتی منێک گەڕمە بۆ دوو فاکتەری سەرەکی. فاکتەرێکیان یعنی بەڕاستی بەلای خۆمەوە بە فاکتەرێکی جێگیر ێزانم ئەویش ئەوەیە کە خواز لەسەر خواردنی مریشک لە کۆمەڵگای ئێمەیە زۆرە. یعنی هەر کات تۆ میوانێک کە بێ پەنابێ بۆ کڕینی مریشک، هەر کات مناسبەیە کە بێ پەنابێ بۆ مریشک، هەر کات بۆنەیەکی تایبەت دەبێت پەنابرێ بۆ مریشک. ئێمە هەمومان ئەزانین لە بۆنە تایبەتەکانە مریشک خواستی زۆر لەسرە و زۆر یعنی لە بازار خێرات ساغە بێتەوە. دووهەم شت ینی لە ماڵە تەماشاکەی هەر کاتێک کە ئەو ماڵێکە سفرە و خوانی مریشکە کابان جێ دەستخۆشیە کابان خۆشتر ئیشەکانی بۆ ڕائەپەڕێنرێ جەوێکی کەشێکی زۆر چۆنەڵێ گەشتبین و زۆر مرتاح بە و جەوە دیارە یعنی مریشک توانوێتی یعنی ببێتە فاکتەری خۆشگوزەرانی و چێژوەرگرتن لە خۆراکەکانە. خاڵێکی تر بەڕاستی کەویش خاڵێکی علمیە زیاتر کە بایەخی پێبین و گرنگ بێ ئەویش ئەوەیەکەوە لە هەمووی گرنگترەوەی کەوا مریشک پرۆتینەکەی بێچەوریە ئەوە زۆر مهمە. ئێمە ئەمڕۆ خەڵکی ئەناڵێنێ بەدەست چەوریەوە بەدەست نەخۆشیەوە بەدەست زەختەوە بەدەست جەڵدەوە بەدەست چێوە مریشک پارێزراوە خواردنی مریشک کێشەی نییە چەندێکی ری ئەخۆی چەندێک بخۆی کێشەت نییە لە خواردنی مریشکە ئەو پرۆتینە لە حامیزە ئەمینەکان پێکاتەوە یعنی هیچ جۆرە زەرەرۆزیانێکی نییە بۆ لاشە بە پێچەوانەوە یارمەتی دەرێکی سەرەکیە حتا وەکو کە پزیشکەکان ئاماژیان پێکردووە لە دروستبوونی خڕۆکە سوورەکانە. یعنی لە هەمان کاتە بۆ گەشە بۆ ئێسک یعنی یەکێ لەو مادە کانزایانی کە تیاتی مادەی فۆسفۆر مادەی سلینیۆم یعنی ئایدیتری ئەمانە یعنی هەمووی یارمەتی دەرە بۆچی بۆ گەشە بۆ ئێسک بۆ بەرگری زیاتر تونند و تۆڵکردنی بەرگری لەشی مرۆڤ یعنی لە هەر ڕوویەکەوە لێ ئەڕوانی مریشک زۆر سوود بەخشە. یعنی ئێمە ئەم هەموو خواردنە پڕزەرە و زیان مندانەکە دەوری ئێمەی داوە مریشک یەکێکە لەو خۆراکە سەرکیانەی کە خۆماڵیشە خۆشبەختانەکە بڵین یعنی زیانی نییە و سوودی زۆرە و ئیسیفادەی زۆرە. خاڵێکی تر یعنی کە ئاماژەی پێ بکەین جارێک تریش لێرەوە لا ئێوە باسم کردووە ئەویش ئەوەیە هەموو تاکێک لە هەموو دنیاە یعنی داهاتی لە 100 نەم لە 100 داهاتی لە 185 سەرفەکە بۆ خۆشگوزەرانی خۆی و بۆ ڕاحە و بۆ سیاحە و بۆ ئیسراحەتی خۆی و بۆ ژیانی خۆی بە کوردی. بەڵام لە کۆمەلگای خۆرهەڵاتی ناوەڕاستە و کۆمەلگای ئێمەش کە بەشێکی لەو خۆرهەڵاتی ناوەڕاستە لە 185 داهاتی من و تۆ بۆ خواراکە بۆ خواردنە بۆ سفرەیە بۆ ڕازانەوەی یعنی حەزوو هینی ڕۆژانی خۆمانە. یعنی تۆ سێژم دای من سفرت پڕە قەرەباڵغە پڕە لە چەوری چڕە یعنی بە هەموو شێوەیە بۆیە یعنی لە 185 ئێمە احتیمادمان لەسەرەوەیە بۆ خواستی زیاتر لەسرە زیاتر داواکاری لەسرە هەموو ڕۆژێک ئەخورێ ئەگەر بڵێم یعنی کەسێک کە نەشی بێ ئەمڕۆ هەفتانە ئەخورێ یعنی لەناو ئەمانەیە یعنی بەڕاستی جێدا خەویش کە بڵێم لە هەموو دنیا ئاسایشی خۆراک هەیە بۆ ئیشی لەسەرکرێ و بایەخی پێدرێ و خوێندنەوەی بۆ ئەکرێ و زانستیانە لێکدانەوەی بۆ ئەکرێ توێژینەوەی زۆری لەسەرکرێ ئیلا لای ئێمە نەبێ. ئاسایشی خۆراک هەموو جارێک گوتومە هیچی کەمتر نییە لە ئاسایشی نیشتیمانی. ئاسایشی خۆراک یعنی تۆ چۆن وڵاتێک ئەتوانی بە جبەخانە و بە عسکەرکاری و بە تۆپ و تایار و دەبابە لە نایبەری ئەکرێ ئەگەر ئاسایشی خۆراکێکی پتە و دامەزرا و یعنی چۆنەڵێ پارێزراوت نەبێت لە وڵاتە ئەکرێ بە خۆراک وڵاتە لەناو ببرێ. ئێمە ئاسایشی خۆراکمان
لە مەترسیایە دینە سەرەوە هەمووشمانەوە زانین. لە ماوەکانی ڕابردوویانی سەردەمانێک مریش کیلوی 1500 بۆ 2000 چوو. ئێستا ینی نرخەکەی وان نزیک ئەبێتەوە لە 5000. ئەم بەرزبوونەوە ینی بەرزبوونەوەکە بەڕێژێکی بەرچاوەکە چی شتێک بە هۆکاری سەرەکی ئەمەدا ئەندرێت؟ بەرزبوونەوەی ئەمڕۆی مریشێک ئەوەی من ئاگادار بووم سیرکە یعنی هەموو مریشکێک کە پێئگات لە جووسکێەوە هەتاوەکو 40-50 ڕۆژەی کابێتە مریشێکی تاو 2 کیلۆ 2 کیلۆنی تاوەکە یعنی لە سا هەفتای پێداویستی ئەو مریشکەسیە خۆراکە قەلەفە خوا تۆ 10,000 مریشک داخلی قاعێ بکە لە 2 مانگە چاوەڕێ بکە ئەم جووسکە گەشە بکە گەورە بێ بە مریشێکی تاو لەم 2 مانگە پێویستی بە 45 بۆ 50 تەن قەلەفەیە. ئەزانی کاتێک کە من هاتووم لێرە بەرنامەم کردووە لای ئێوە تەنی عەلەف بە 400 دۆلار بووە. ئەزانی ئیستا بەچەنە؟ ئیستا یەکتەن عەلەف لە 700 دۆلارایە. 700 دۆلار یەکتەن عەلەف. باشە تۆ 10,000 مریشک داخلی قاعەیە دەکەیت و ئەم 10,000 مریشکە ئەم 10,000 جووسکە کە سبەین ئەبێ بە مریشک یعنی 40 بۆ 50 تەن عەلەف ئەخوا تەنێکی عەلەف بە 700 دۆلار بێ 700 تۆ زەربی 50 کە 40 کە بزانە چی ڕقمێکی خەیاڵیە. ئەمەنە ئەخوا ئەمەنە کولفەکەی زیادی کردووە. ئەوە بۆ معلوماتی بەڕێستان ئەمە خۆ شتێکی شاراوە نییە بەرچاو وانە ئەمە یەک. دووهەم مەسەلەی گاز هەمومانەزانانی ئەمڕۆ سوتەمەنی لە ئاسێکی بەرزایە و بەردەوام لە بەرزبوونشایە. یعنی لە کاتێکا لیترێکی گاز بە 450 بە 500 دینار بووە ئەمڕۆ لیترێکی گاز لە 1000 بۆ 1050 دینارە لیترێکی گاز. ئێ باشە هەموو پرۆژەیەکی داواجن بەبێ مۆلیدە ناتوانیشکە یەک سەعات لێی بکوژایەوە ئیتر ئەبێ ماڵوێرانە بێ و هیچی بۆ دەرناچێت. ئەم مۆلیدەیەش گازی ئەوێ سیانی ئەوێ ڕۆنی ئەوێ کارمەندی ئەوێ ئاگای لەبێت ئەمە هەمووی مەسرەفە وانە مەسرفێکی قورسیشە بۆ ئەمڕۆی ئێمە ئەمانە هەمووی بۆتە هۆکار. اینجا بەڕاستی یەکێ لەو نقطانەی تریش کە جێی داخە بیڵێم ئەویش لوقاح و دەرمان. لوقاح و دەرمان بەردەوام لە بەرزبوونەوە بەردەوام گرانە. خۆزگە لەگەڵ گرانی لوقاح و دەرمانەکەیە کە چەندێک گرانە بیتوانە ئیشی خۆی بکە. بیتوانێت کاتێک کە تۆ لە تەمەنێکە ئەوڵ هەفتەی یەکەم کە تۆ زووچک داخڵەکەیت و عمری لە هەفتەی یەکەمایە کە لوقاحی نیوکاسڵێکی ئاوی بۆکەیت یعنی تەماشاکەی لوقاحەت دەور نابینێ ئیش ناکە سوودی نەبووە ئیسیفادی نەگەیانوە. ئەی باشە من دوای لوقاحی نیوکاسڵەکە من ئەبێ ماوەیەکی ترنابە ئەبێ من چی بکەم ئەبێ گەمبۆڕۆ بکەم اینجا دوایەوە ئەبێ کۆکسیدیا بکەم ئەمانە بە دوای یەکایە ناشتوانیەکێکی تەرەکەی. ئێ باشە ئەم لوقاحانە کە دەوری نەبینی سبەینی ئەم مریشکە گەشەی کرد ئەگەر لە هەفتەی یەکەمە لێی دەرنەکەوی هەفتەی دووەم تەمان زۆربەی زەرەر و زیانەکانی ئێمە لە کێڵگە پەلەوەرەکانە لە 14 ڕۆژی بۆ 21 ڕۆژیە وێرانە بێ تەماشاکەی لوقاح دەوری نەبینیوە ئیشی خۆی نەکردووە دەبا سنتەرێکی توێژینەوەمانە بێ بزانین ئەم لوقاح بۆ ئیش ناکات با پسپۆران و شارەزایان لە بێتەرنەری لە وڵاتی من و توە با سامپڵ وەرگن کاکەگەن بچن لە وڵاتێکی تر فەحسی بۆ بکەن بزان ئایا ئەم لوقاح ئەم دەرمانە لە فڵان شوێنەوە هاتەوە بۆ دەور نابینێ بۆ ئیش ناکات. ئەم یعنی معاناتانە گەێنرای وەزیری کشتوکاڵ یعنی ئامادەیە یعنی ئامادە هەموو هاوکارێکە بەڵام دەسەڵاتەکانیشی ئەویشتن ودارە یعنی ئەو ئەڵێ فەرموو کاکە گیان خۆتان بڕۆن لوقاح و دەرمان بێن خۆتان بێن باشە لوقاح و دەرمان یعنی کە من کەس تیمێک نەبێ پسپۆر نەبێ خەڵقێکی شارەزان نەبێ بهێنێ من بە دڵنیاییەوە بەکاری بێنم لە قاعەکەمە ئیتر من چۆن بتوانم قاعەیەک 10,000 جوشکی تێکەم و پارێکی زۆر خەرجکەم و مەسرفێکی زۆر بکەم و لەو سەریشەوە یعنی من 10,000 داخل کردووە لەو سەر 4,000 بۆ دەرناچێت ئەم 4,000 ئەگەر لە بازارە پارەنەکە ئەوەی تر تۆ بۆ جارێکتر چۆن نتوانانی تێکیتەوە. باش موفق ینی پێویست بەم بابەتانەوە هاوردەکردنی مریشکی بەست و بە دیاریکراوی لە بەڕازیل دەکرێت بڵین ئەمە شۆکارێکی دیکەیەکە ئەوانەی ناوخۆی هەرێم ساخ نەکرێنەوانێ ئەو مریشکە هاوردەکراوانە تا چەند کاریگەری لەسەر مشکی ناوخۆی هەرێم هەیە کاریگەری بووە بەردەوام کاریگەری خۆی هەیە بەڵام بۆ ئەم قۆناغە کە ئێمەی تایە کاریگەری نییە
لەبەرەوەی یعنی مریشکەکە خۆی لە زەرەرایە مریشک خۆی بەعام یعنی خۆی لە زەرەرایە ئیتر مریشکی بەستوو بێت گۆڕانکاری لە نرخا دروست ناکات مریشکی بەستوو بێت نابێتەوەی ئەوەی کەوا نرخی ئەم زیاتر دابەزێت مریشکی بەستوو بێت نابێتەوەی ئەوەی کەوا بازاری ئەم نەمێنێ خواز دەسەر مریشکی خۆماڵی بەردەوام هەیە بەردەوام بازاری هەیە بەردەوام کڕیاری هەیە خەڵک حەزیرەیە مریشکی بەستوش لە حاڵەتێکا کە ساڵانی ڕابردوو داوامان نەکردکەوە سنووردار بەکری هاوردەکردنی یعنی باوەڕکە ئەو کاتەش زۆر یعنی لەسەر وەرەقا ئیشەکە ئەکرا بەڵام لەسەر ئەرزی واقع جێبەجێ تەنها بە مریشکی خۆماڵی دەتوانێت پێدەویستەکانی ناوخۆ پڕ بکرێتەوە ئێمە بۆ زانیاری بەڕێستان ئەوەندەی من ئاگادار بوو ئێستا بەرهەمی ناوخۆی خۆمان 6 بۆ 7,000 تەنە باشە پێداویستی ناوخۆی خۆمان پێداویستی ناوخۆی خۆمان 50,000 تەنمان پێویستە یعنی لە ناوخۆی خۆمان زیاترمان هەیە ئەمە لە حاڵەتێکی ئاساییە کە من کێشەم نەبێ کە مریشکم تەندروست بێ بە سەلامەتی پێ بگا هەلاکاتم نەبێ زەرەر نەبێ مریشکێکی تەندروست و باش و سەلامەت لەو سەرۆک من 10,000 داخل کردووە 9,000 بۆ بەرهەم بێ کێشەم نییە باشە ئەمە پێمان ئەڵێ کە یعنی ئێمە لەم قۆناغەیە ئەتوانین پێداویستی ناوخۆ بەڵێ بە بێکێشە پڕکەینەوە هیچ کێشەمان نییە باشە لەم قۆناغەیە کە ئێستا کێڵگە پەلەوەرەکان خاوەن کێڵگە پەلەوەرەکان ئەڵن ئێمە لە زیان داین هێشتا بەشی ئەوە کاکە پێداویستی ناخۆ بکاتەوە اینجا کاک مۆفاق مریشک پرۆژەکان زۆر جانی باسی ئەواکەن کە مریشکەکە بەشی خۆمان ناکە کە چی هەناردەی عێراقیەکەن لەسەر ئەمە سەرنجە چییە؟ وەڵی ئێمە لە ناو پرۆژەکانە ژیاوین ڕقەمان لایە ئامارمان لایە عەدەدی خۆمان لایە ئیستا من بۆ نمونە لە سنووری سلێمانیەتە ئەو 4-5 ساڵی کە سەرۆکی ڕێژنەی پەلەوەرم لە قایمقامەتی سلێمانی یعنی بە ورد و درشت ئاگامان لێ بوو کە چەند پرۆژەمان هەیە یعنی لەو کاتانە لە 650 پرۆژەمانە بوو ئێستا لە 600 شتێپەڕیوە لەم سنوورەیە زیاتر لە بەپێی ئاماری وەزارەتی کشت و کاڵی خۆمان زیاتر لە 145 پرۆژەی بەز نایاساییمان هەیە ئێمە هەمانە کێشەمان نییە مریشکی خۆماڵیمان هەیە زۆریشمان هەیە بەڵام کێشەکە لەوایە من یعنی دڵنیانی بازارم نییە یعنی حتا ئەگەر مریشکەکەم پێ بگا بە سەلامەتی جاروایە تۆ لە دڵ ڕاوچی ئاژیت ئایا چۆن ساغیکەمەوە ئاخر ئەوەش مهمە سیرکە هەموو کاڵایەک ئەکرێ چاوەڕۆ بکرێ تا بازارێکی بۆ دۆزرێتەوە بەڵام تۆ مریشکێکی زیندوو ناتوانانی سەعاتی چاوەڕێکی 1 سەعات ناتوانانی داینی سەعاتی مریشکێدانێت تەنی عەلە بەخوا کاکە تەنی عەلە بە 700 دۆلارە بۆیە ئێمە یعنی هەر چۆنێک لێی وردبینەوە یعنی پێداویستی خۆمانەیە ئەینێرین بۆ دەرەوە بەڵێ ئەگەر هات و ئێمە بە شێوەیەکی تەندروست بە خێوی کەین و بە شێوەیەکی سەلامەت مریشکی خۆمان گەشە بکات و پرۆژەکان کێشەی نەبێت و کەلێنە ئەو کەلێنانی کە هەمانە دەڕێ حکوومەت دەڕێی وەزارەتی کشت و کاڵ پڕ بکرێتەوە بڵێ ئەتوانین هاوردش بکەین یعنی هەناردەش بکەین بەڵێ کاک مۆفەق ئەمێ بێمە سەر بابەتی سامانی ئاژاڵ ئەنی ئێوە سەرنج و تێبینیتان چیە لەسەر سامانی ئاژاڵ لە هەرێمی کوردستان چۆن دەبیندرێت ینی بۆچی باسی لێوە دەکرێت کە نزیک بۆ تۆ لە ناوچوون یا خود لە ناوچووندایە دەکرێت بڵێن کێش و گرفتەکانی چییە؟ آخر ئێستا ئێمە هەمووان لە معاناتێکە ئاژین ئەویش ئەوەیە کە تەسەحوڕە یعنی با بڵین بە بیابانی بوونە لەگەڵ گۆڕانکاری کەش و هەوا و ئەو با بڵین گۆڕانکاریە خێرایی کە بەسەر ئێمە هاتوو ئێمە بەشێکی لەو گۆڕانکاریە بە تایبەتی کە شارەزایان ئەڵێن 6 وڵات بەر ئەو گۆڕانکاری خێراییەکەمون کە عێراقێکێکە لە وڵاتانە بەڵێ ئێمە یەکێ لەو مەترسیانی کە ئێستا تووشی هاتوین ئەویش کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاوە وانە بێبارانیە یعنی تۆ ئەوە بۆ 2 ساڵە سێ ئێمە کێشەی بارانمانەیە وانە ئێمە ئەمانە هەموو کێشەیە تۆ هەموو کشت و کاڵ و زەرعات و هەچێک ئەەکەی کە باشترین شت بکە بەڵام کە تۆ سەرچاوی ئاود نەبێ کە کانیاوەکانت وشەکە تۆ چێکەی وانە ئاژەڵ بە چێژی وانە عەلەف لەکوێ دێنی یعنی ئێمە بیرمە ینی یەکێ لە پێکاتە سەرەکانی سەرەکیەکانی عەلەف بریتە لە گەرمەشاوی لەگەڵ سۆیە
یعنی ئەو دوو پێکاتەیە گرانیشە تاوان لەبەر دوو پێکاتی سەرەکین و زۆریش گرانە داوا کرا کاتی خۆی لە وەزارەتی کشتتوکاڵکەوە ئەم گۆمرگ لەسەر ئەو دوو پێکاتەیە لابن بەڵێ بە خۆشبەختانە گۆمرجیان لەسەر گەرمەشامی و سۆیا لابر تا فترەیەکی باش یعنی خاوەن کێڵگە پەلەوەریەکان سوودیان لێبینی یعنی ئەویش بە هەوڵی ئەو کاگنازم ماڵی ئەوە ینی بەردەوام سەردانی وەزارەتی کشتتوکاڵی کردووە بەردەوام یعنی هەوڵی داوە ینی درێغی نەکردەوە بەڕاستی ئەمەش زۆری نەخایەن بەهۆی شەڕی خۆتانەزان رووسیا و ئۆکرانیا کە ئەو وڵاتە زیاتر سەرچاوی ئەو بەروبوومانەیە لەوێش ئەوەش لەبار برا و بەسەر چوو ئێمە کێشەمان زۆرە ئیتر ئێمە کێشەی ئێمە ئەگەر بێت و چەند ساڵێکی تر زیاتر کە با بێ ئاوێکی تەواو ڕوومان تێ بکە یعنی ئیستا بە بەرچاوی خۆمانەوە سەرەتاکەیمان بینیوە وانە ئەدی ئەمە نەک بۆ ئاژەڵ نەک بۆ پەلەوەر بەڵکو مرۆڤ شتیاژیانێکەوەی تەمەترسیەوە لە ئێستاە چارەسەرەکان و ڕێگە زانستیەکان چین کە پێویستە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بۆ پاراستن و پەرەپێدانی کردی سامانی ئاژەڵ بەگشتی بیکردنە بەر لەم ڕۆژانە شتێک بیرم نەچێ ئەویش برادەری باسی تێچوونی مریشکی کرد ئیستا کیلۆیە مریشک کە ئەم ڕۆژانە کە نرخی دابەزیوە ینی لە 3900 ئەوانایە هەموو کیلۆیە مریشک کە پێ ئەگا لە مەرحەلەی جووسکەوە تا 3350 دیناری تێچ 3350 دیناری تێچ ئەم 3350 دینارە ئەگەر هات و حکوومەت داینا لەسەر قسەکەی بەڕێزە ئەگەر هات حکوومەت داینا پلانێک بەرنمەیەک دانێ لەسەر ئەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم کەرتە لە ناو نەچێت وانە شت نییە عیلاج نەکرێ یعنی ئێمە وەکوتم ئێمە لە سا هەفتای پێ کاتەی دەواژن و مریشکمان بریتێرە چی علەفەکەی تۆ وەرە ئەم علەفەم بۆ دابینکە وەرە ئێمە ئێستا حالیان ئەو علەفەی کە بەرهەم دێ بەو نرخە گرانیە حکوومەت بابێت دامیکە یعنی لێتان ناشارمەوە باوەڕکە یعنی کەرتی کشتتوکاڵ لە زمانی حکوومەتی عێراقیشەوە سەدام حوسێنەوە تا ئەمڕۆ یەکێ بۆ لەو کەرتانی کە زۆر پشتگوێ خراوە لە سا پێنجی یعنی باڵێن بودجەی وەزارەتەکان هەموو وەزارەتی ئەگەر لە سا 20 و 30 و 40 و 50 بۆ تەرخان کراوێ وەزارەتی کشتتوکاڵ لە سا 5 بۆ تەرخانەکرا باەخی پێ نەدراوە دەتۆرە تۆ بودجەی بۆ دابینکە دامی ئەم کەرتە بکە یارمەتی بە باشە بزانە کابرا تەنی علەپان نەکڕێ بە 600 دلار وەرە یارمەتی بە بە 500 بیکڕێ بزانە چۆن پێشەکەوێ وەرە کاکە تۆ لای خۆمان سۆیا و گەرمەشاوی بۆ بەرهەم بێنە بۆی بێنە یعنی کاکە خۆ حکوومەتی عێراقی فەردیاری کڕی بە 10 دینار بە من و تۆیا بە 3 دینار وانە ئێستا حکوومەتی عێراقی بنزینایە بە 450 وانە ئەی خۆ خۆی لە 450 زیاتری تێچێ حکوومەت دامێکە ئەمانە دامی حکومی پێڵێن ئەم کەرتە پێویستی بە دامە پێویستی باوکاری پێویستی بە یارمەتیە بەوە ئاکرێت باش وەرە تۆ لوقاح و دەرمانی بۆ دابینکە وەرە کاکە بامە لوقاح و دەرمان نەچم لە بازار بیکڕم وە لە بازاری ڕژ بیکڕم وەرە لە ڤێتەرنەری بۆم دابینکە سەلامەتە دکتۆری خۆی لێە پسپۆری لێە شارەزای لێە لای ئەوان وەریەگرم لای ئەوان بەکارێنم کەم و کوڕێکی پێبێ ئەوە زانێت ئەو شارەزایەتایە لوقاح و دەرمان با حکومت خۆی بێنێ خۆی سەرپەرشتی بکە خۆی چاودێری بکە تێگەی ئەو کاتە من کێشەی لوقاح و دەرمانم با نەبێت تەواو باشە دەتوەرە سوتەمەنی بۆ دابینکە ها وەرگازم بەرێ کاکە وەرەگازم بەرێ بزانە کێشەی مۆلی دەم نەبێت بزانە ئیتر من سەلامەتە بم لە دەڕاوکێ دەرەچم مریشکم پێ ئەگات نەخۆشی نابێت هەم خاوەن کێڵتە سوود من دەبێت ئەو کاتە ئەگەر نرخی مریشک دڵنیاوە نرخی مریشک زۆر بازار گران بێ گرانی ڕووکاتەم و شوێنێک لە 3000 ناپەڕێ کاک مۆفەق یعنی تا ئێستا لیژنێک پێک نەهێنراوە بوومنە لیژنێکی بەدووادا چون سەبارەت بەم بابەتە بۆ دەعمکردن ئەوانەی کە زەڕوریەت و ئەولویەتن بزانن کامە پێویستە یاخو سەردانی کەڵگە پەلەوەریەکان ئەو کۆمپانیانی کە پێویستن بەم بابەتەوە یعنی تا ئێستا لیژنێکی تایبەت بەمە پێک نەهێنراوە کە بودجەکەی چەندێکی دەوێت تا چەندێک پێویستە دەعم بکرێن تا ئێستا بوونی نەبووە ئەگەر خۆزگە لەگەڵ خۆمان ئەمهێنا چەندین کاری لیژنەکان
بە دوواداچوونەکان ئەوانەی کەوا لە وەزارەت پسپۆریان ئەوانەیە کە راپۆر دەچێتە بەردەمیانەوە کە لە بەڕێوەبەراتی گشتەکانەوە ئۆگاپیان بە مەلەفا دەچێتە بەردەستی حکوومەتەوە بەڵام کێشەوەی کە ئیشی لەسەر ناکرێ کە ئاوەڕی لێ نادرێتەوە کە گرنگی ئەوەی نییە لای حکوومەت و لای یعنی دەسەڵاتداران یعنی تۆ تەسەوڕەکەی ئێستا من بە پێی راپۆرتی کۆمەڵی کێڵگە پەلەوەریەکان لە 150 ئەگەر لە 150 ژەمی تۆڵی بەلا لە 100 بێت کێڵگەی پەلەوەر یعنی بەتاڵە چۆڵە بۆ چۆڵە یعنی تۆ کێڵگەیەک داوناوە بۆ ئەوەی جوشکی تێکەی تو مریشک بەرهەم بێنی کێڵگە ئەگەر بەتاڵ بێ ئەگەر چۆڵ بێ کابرا حەزەکە زەرەرکە حەز ناکاتی کاو لە وەزبەیەکە 5-6 ملیۆن دینار بخاتە گیرفانی ئەی بۆ تێی ناکە لەبەروی زەرەرەکە یعنی من بەلیستی ناولامە بەنیستی ناولامە یعنی زیاتر لە 15 خاون کێڵگەی پەلەوەری کە لە نزیکە ئایان نەسم کەمەکەیان 20 ملیۆن دینار قەرزارە کەمەکەیان کاک نازم خۆزای خۆی لێرەوە خۆی ڕقەمێکی وت ڕقەمەکەم بیر نییە کە زۆر قەرزارە حتا ڕۆژە تەلەفۆنی کرد وتی ئەگەر یەکێکی نزیک شکبەری من ئەو کێڵگەیم ئەفرۆشم و نرخێکی زۆر ڕەمزیشی لەسەردانە بۆ ئێمە کارەساتە کاکە ئەم پرۆژانە ئەگەر لە ناوچێ یعنی ئابووری وڵاتەکەت زەرەرەیەنێ اقتصادی وڵاتەکەت ئەڕوخێ بۆ من ئەو کاتە ئەبێ چاوم لە بریشکی بەستوو بێ لە دەرەوە ئەی بۆ مندا بەروبوومی ناوخۆ بە داهاتی ناوخۆ بە پارەی خۆم و بە خزمەتی خۆمڕی خۆم و بە سەلامەتی ژۆ گوتم کاکە تۆ مریشێکی بەستوو نازانی من کاتی نییە گینا من مریشکی بەستوم بینیەوە لە تورکیا و لە بینی تورکیا و ئیتالیا کە چۆن هاوردە ئەکرێ و چی لێ بەسەرێت و چۆن تعبی ئاکرێ ئاسان ناخورێ بەڕاستی باشە کاک مەفەخوتت لە ئێستا بەشێک لە کێڵگە پەلەوەریەکان چۆڵ کراون چۆن بڵێ خاوەنەکانیان بە شێوازە زیانیان بەرکەوتووە کە ناتوانن ئەم کارە بکەنەوە ئەگەر بێت و وەزارەتی کشت و کاڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان قەرزێک بدەن بەو کەسانی کە لە ئێستادا تووشی داڕمانی ئابووری بوون لە بوارەکەی کە کارەکەیەکەن دەتوانن دووبارە ئەم کەرتە ببوژێننەوە زیاتر پەری پێ بدەن و ئەمەش دیسانەوە ببێت بە هۆکارێک بۆ دابەزاندنی نرخی مریشک دڵنیابە هەر هەنگاوێک حکوومەت بە بەخشینی قەرزیان بە هاوکاری یعنی قەرزی کشت و کاڵی دامی کەرتی سامانی ئەژەڵ بەگشتی هەموو کەرتەکە ئەو کەرتە نەک ئەبوژێتەوە وەکو زۆریش پێشەکەوێت زۆر چونکە ئێمە جوانترین و باشترین مریشک بەرهەمهێنین یعنی دڵنیابە یعنی بە دڵنیایی پێتانەڵێم بڕۆن چی پسپۆر هەیە دەم وڵاتە لەکوێ ئیهێنن مریشکی ئێمە ساغ و سەلامەتنی جۆری مریشکە کاپورێ کێشەیتیان نییە باشە هیچێ لە سەلامەتی خۆراگەزانی چییە ئەوەی کە بە ئاسانی دەستکەوێ تەندروست بێ و هەرزان بێ باشە ئێمە لای من هەیە بەڵام یعنی دامێکی بچکۆلەمەوێت کاکە خۆ ئێستا بۆ نمونە یعنی ئێمە هەر نمونەیەکی بەسیط لەبەر چاوی خۆمانە تا هەفتەیە لەمە پێش نرخی لیترێ بنزین سەرکەوت خەریب 1200 شتێ پەڕێنە 1500 بڕات ئێ باشە حکوومەت بە یەک هەنگاوێک بە یەک قسەیەک بە یەک بڕیارێک یعنی هات 800 یعنی وە دوای ئەوەی کەوا لێرەوەکەنەوەی نوێم ئەو بڕیاری خۆشی دەرکردو یعنی ئەمە دوو هەنگاوی ئەوە بازار ئەبێتە یعنی گۆڕانکاریێکی ڕیشەیە بەسەرایەت بەڵێ فعلەن ئەگەر هات و حکوومەت دامی ئەم کەرتەکە پێشیش ئەکەوێ چارەسەریش ئەبێ کێشەشی نامێنێ و ئەوانەی داخراویشن ئەکرێنەوە بەڵێ زۆر سپاس بۆ کاک مۆفەق زایر پسپۆری سامانی ئەژەڵ سپاس بۆ جەناب چاک خۆشویستان و چانێک وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوام دەبین